لە دوای ساڵی 2007 دادگای باڵای تاوانی ئەنفالی با جینۆساید ناساند، بەڵام لەو کاتەوە تاکو ئێستا بەهۆی ململانەی پارتی و یەکێتی نەتوانراوە هیچ یەکێک لەو مافانەی بۆ کەسوکاری ئەنفالکراوان دیاری کراوە پێیان بدرێت. چاڵاکوانێکی بواری ئەنفال و جینۆساید دەڵێت دەسەڵات لە کوردستان بەشێک لە ئەنجامدەرانی پرۆسەی ئەنفالیان داڵدەداوە لە کاتێکدا لە عێراق بەپێی یاسا ئەوانە داواکراون. سەواری دوو ئیدارەی هەیە بەشێک لەو تاوانبارانە لە بنباڵی لایەنێک داڵدەدراون، ئەوەی تریش بە مقابل هەندێک لە تاوانبارانی داڵدەداوە ئامادە نەبوونە پارتی و یەکێتی ئەوانەی کە پێشتر دەستیان سوور بووە بە پرۆسەی ئەنفال ڕادەستیان بکەن لەبەر ئەو ململانێ. ئەوەی یەک هی دووەم بە سەرقاڵبوونیان بە پرسی لاوەچی هەندێک پرسی لاوەچی وای نەکردووە هەڵوەسە لەسەر ئەو پرسە جدیە بکەن کە پێی دەگوترێت جینۆسایدی میلەتێکە پێی دەگوترێت میلەتی کورد. ئاسۆ هاشم پارێزەری ڕاوێژکار لە پەیجی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیویەتی دڵشاد قادر ئامۆزای دایکم لە ساڵی 1970 لە تەمەنی 18 ساڵیدا لە شاری کۆیە سەرۆکجاشێک ئەنفالی کرد، بەڵام ئێستا بە پلەی عەمید خانەنشینی حکوومەتی هەرێما. ئەوانەی کە بە ناوی شەهیدی قادسەی سەدام بوون ئێستا خانەوادەی سەربەزی شەهیدانی گەرمیان و کەلار و هەڵەبجا خۆزگایان پێدەخوازن لەبەر ئەوەی کوڕەجاش و مستەشارەکان هەمووی سیارەی ئاخری مۆدیلان پێیە. پەرلەمانتارێکی پێشوش دەڵێت جینۆساید کوردی بە دنیا ناساند، بەڵام ئەم هەموو شەهیدا نەبۆتە هۆکار بۆ ئەوەی دەسەڵاتداران ئاوڕی جددیان لێ بدەنەوە و هەردەم سەرقاڵی بابەتی لاوەچی بوونە. بۆمان دەرکەوت کە حکوومەت ئێرەم زۆر بێباکە لە ئەس ئەو پرسە بەڕاستی تەنها بیرکردنەوەی کە تەنها یادکردنەوەیەکە، هیچ بایەخێکی لای حکوومەتی هەرێم نییە. ڕاستەکەوە جینۆساید کوردی بە دنیا ناساند، بەڵام تا ئێستا ئەو هەموو شەهید و ئەو هەموو مەینەتێ کە سوکاری شەهیدان نەبووە مای ناسینیان لەلایەن دەسەڵاتدارانی کوردەوە. دەسەڵاتدارانی کورد نەیانتوانیوە وەکو پێویست خزمەتی کە سوکاری شەهیدان بکەن، نەوەک خزمەتیان نەکردون بگرە بۆتنە مەینەتی لەسەریانەوە. ئەو خەڵکانی کەوا دوێنێ و پێرێ خەڵکیان زیندانی دەکرد و خەڵکیان ئەنفال دەکرد و خەڵکیان دەکوشت و ئەو ڕۆکە پلەیەکی بەرزیان هەیە لە بەڕێوەبردننی ئیدارەی ئەم دەسەڵاتە بەداخەوە. لە دوای 18 ساڵ لە ناساندنی ئەنفالی گەلی کورد با جینۆساید، بەڵام تاکو ئێستا کە سوکاری ئەنفالکراوان لەلایەن عێراقەوە قەرەبوو نەکراونەتەوە، جگە لەوەش بریندارانی چەکی کیمیاییش چارەسەری پێویستیان بۆ ئەنجام نەدراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.